سوێن بەخوا ئامادەم ئەو خانووی بۆ بفرۆشم و بێمێ بەس بۆ ئەوەی کە یانیەک خۆی بمێنێتەوە ئامادەم ئەوە لە بەرچاوی هەموو بە ئێوە شاید بن. نوروز تا چەندێ خۆشەوێت تا چ ڕادێک زیا لە حەد باوەڕکە وەڵڵاهی ئەوە لەگەڵ یەکێک لە برادرانە قسەمە کرد باسی نەورۆزمان کردوانە سوێنم بۆ خواردوتم بە حەشەوە بێت توانیومە خانوویە بکڕم هەتاوەکو ئێستا تا ئەمژەوە ساڵ و نیە 2 ساڵە خانوویەکەم هەیە بەسایی سەری ئێوە سوێن بەخوا ئامادەم ئەو خانووی بۆ بفرۆشم و بێمێ بەس بۆ ئەوەی کە یانیەک خۆی بمێنێتەوە ئامادەم ئەوە لە بەرچاوی هەموو بە ئێوە شاید بن. لێڕابینین بەڵام هەندێک لە کەسایەتەکان لە سەرمایه‌دارەکان خەمساردن لەم بابەتەیە. خەمساردن ناتوانم ینی حکم بم بەڕاستی ینی لەسەرەوەی بۆچی خەمساردن بەڵام وەڵڵاهی من ئەو ناڵم ئەڵم تکاتان یەکەم چ هەموو حیزبە سیاسیەکان وەکو داوایەک لە هەموو حیزبە سیاسیەکان بەبێ جیاوازی ئیتر سەرۆکی حیزبەکان مەکتەبی سیاسی حیزبەکان ئەندامانی حیزبەکان هەموو ئەو بەڕێزانەی کە ئێستا خۆیان هەڵبژاردووە بۆ پەرلەمان و کە خەریکی پارە سەرفکردن بۆ فلێکس و بۆ ئێستا لەم کاتە یەک لایەنی سیاسی بێتە ئەو ساحەیەوە بڵێ ئەوە من پشتیوانی ینی نەورۆزەکە من لە دینارێکی هەتاوەکو ئەخیری ئەمیانەیە هەروە بۆ جوانەیە ئەهێڵمەوە دڵنیایی با بەو جەماوەرەی ئەوێ وڵاهی 2 کورسی زیاکە بۆم پەرلەمانە.